ئەمێ زیاتر سەوزیکەم یعنی سەوزێکی زیاتر بێ حەزەکەم دیوار سپیەکە نەمێنێ بەڕاستی ڕەنگە کەشی دەوامکردن لە ناو فەرمانگەیەکە بەو شێوەی خۆش نەبێت ئەگەر خۆ و جەوەکەی بۆ خۆ نەسازێنیت و خۆشی نەکەیت. ئەمە هی بینن یەکێکە لە بەڕێوەبەرایەتەکانی شاری سلێمانی کە لە برسراوی خزمەت گوزاری کاژێڕی لێرە کەشێکی بۆ خۆی دروستکردووە لە ناو ژوورەکەیە و ژوورەکەی پڕ کردووە لە گوڵ و گوڵزار و گەڵا و باش شوێنێکی ئاڕۆی گەڵایەکە بینی. منە چمە لای خۆی بۆی کە زیاترم بابەتم بۆ باس بکە بزانین مەلەکەیەوە دەست پێ کردووە خاتوو وعدی ئەحمەد ئەگە فەرموویتە ئێرە سڵاو لە بێم کاتۆ باش ماوەی چەندێک ئاوا بژوورە و ڕازانۆتەوە ئەو هەموو گەڵا و گوڵ و شتە و داناوە. پێشەکی بەخێر بنیاخوا من وعدی ئەحمەد سەعید لێ بەرسراوی بەشی خزمەت گوزاری کارجێڕیم وەڵا فترێکی زۆر زۆرە زۆر 5-6 ساڵە تقریبا 5 ساڵە بەنیازی زیاتر سەوزێکی ژوورەکە و یاچی تا پێم بە هەتا شوێنی پێم بێتەوە سەوزەکەم. ئەمە هەمووی خۆ لە دەرەوە ئایان هەیە خۆ بۆ ڕێبەرایەتی گشتی کوشتکاڵ دابین نەکردووە نەخێ ڕزم هەیە ویان وەری بخۆم هەمووی خۆم ئیکردم و خۆم جوانێکم و خۆم سەرپەرشتیەکەم تەنانەت بە خێوکردنشی نایڵم هیچ کارمەندێکم دەستکاری بکە خۆم ئاو شتەکانەوەی خۆمەیە. ئەمە لە ماڵی شەو بەم شێوازێ یاخۆ بە زێرەوەیە حتمان دەرەوە ئاوێنی جوورۆیە بۆ شێوەیە ئارا ئەمە لە چیوە سەرچاوی گرتووە ئەم بابەتە و خوایەک شتێکە پێ وەڵام ژیان یعنی گوڵ و سەوزایی تۆ یعنی من خەڵک دێ کە ینی مراجع لێوە ڕەتە بێ دێ لێرە دەستخۆشی لەم نەکە ئەڵێ دادە ژوورەکە زۆر خۆشە پێمان خۆشە هەر بین سێریکەم چەند جا هاتوون کارمەند نه ینی کارمەند هەمووی ئەیبینێ وەلی مراجعەکان چەند جا هاتوون تەسووریان کردووە گویانە پێمان خۆشە ئەو شتە بکەین ئیتر ژیانە سەوزایی ژیانە بەڕاستی وەزم لەگەڵ هەر کتابێکە کە ئیمزاکەی چڵی گوڵیشانێتێ ئەبەت ڕاستیەکە یعنی نزیکترین کەسن لێم داوای لێم کردەوە وتومە وتیان بۆ نمونە بڵێن وتیان ئەمە خۆ بای 5,000 بای 5,000ش نابێ بای 5,000 وتم ئەو 5,000 بەس داوام لێ مەکە نه بەس پارەکەیتانە دەوێت داوام لێ مەکەن ئەوە ڕاستیە باشە بۆ ئەوەیان ئەخر ناکرێ من ئەم بدەم ئەو بدەم دوایەتر ئەمە لە هینی کەمە بێتەوە لە ئادایی کەمە بێتەوە من ئەو بدەم بۆ ئەو بدەم بۆ ببین مۆجێگای ئەگەر هەر خۆی بێ گەور و جوان و سەوزە بێت هاتۆ سەر ئەم بینەکە وەراگەر من دەدانم لێ هەر دەچەڵم لێ دەرکرد ئایسا ڕوتە بۆیەوە لێرە ئەمە چی و داناوە لێرە وڵاتر ئەو دارانەیە نامیشتی ئەمە قەفەس سەدری و ئەمە زامبیایە ئەتر بۆ شێوەیە ئەیهێنم ئەمە گرانیش نییە نرخی هەرزانە هەندێکیان گران هەندێکیان هەرزانە بنمونە ئەتەوێت زیاتر چی تری لێدا بنی لێرە ئەمەوێ دیوارەکە بە کاملی سەوزکەم بەڕاستی هاوسەوانە کاکە سەرنجی پێ بدا ئەمەوێ زیاتر سەوزیکەم یعنی سەوزێکی زیاتر بێ حەزەکەم دیوار سپیەکە نەمێنێ بەڕاستی زۆر جوانە ئۆکسجینە ئێستا تۆ لێرە چەند مرتاحی خوڕی ئاوەکە دێ خوڕی ئاوشمانەیە